ئێمە وەکو مامۆستایانی ئاینی لە شاری کەرکووک پیرۆزبایی خۆمان ئاڕاستەی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی لە هەرێمی کوردستان دەکەین کەوا یەکێتی زانایان ڕۆڵێکی گرنگی هەیە بۆ بەرەوپێچوونی بواری مامۆستایانی ئاینی حوزرە و فەقیهان. بۆیە هەر لە ساڵی 1970 کە مەلا مستەفای بارزانی کەدای مەزران هەتا وەکو ئێستا ئەو هەموو خزمەتانی کە لە مزگەوتەکانەوە ئەکرێ و لە بڵۆنگۆی مینبەرەکانەوە کە مامۆستایانی ئاینی پێشکەشی بە هەرێمی کوردستان و بە خەڵکی کوردستانی ئەکەن لە میانەی یەکێتی زانایانەوە بوو و ئێمەش خی گەورە داواکانی خی گەورە مۆفەقیان کە جا ئەم بابەتی جەناب دەفەرمێەوە بەڕاستەمە لە تەمەنی ئێمەنێ بەڵام بۆمان باس کراوە لە مامۆستا قەدیمەکانمانەوە کە ئەفەرموون لەو کاتە ینی پەرتەوازە لەنێوان مامۆستایانی ئاینی هەبوو. بۆیە مەلا مستەفای بارزانی هەستا بەم کۆبوونەوەی مامۆستایانی ئاینی هەتاوەکو زیاتر زانایان و عولەما یەکدەست و یەکدەم من بۆی کەوا نیشتیمانەکەمان زیاتر بەرەو پێشەوە بڕۆکەوای سەگەیشتونتە ئیستا. مامۆستایانی ئاینی ئەوانی کەوا لە حوزرەکانەوە کە پێگەیشتون و فەقیهەتیان کێندووە هەمویان یەکدەستن لەو دەستەی کەوا لە مامۆستاکانەوە بۆمان ماوەتەوە هەتاوەکو ئێستا.